هاتنی نزیکەی 1,800,000 ئاوارە بۆتە هۆی زیادبوونی ژماری دانیشتوانی هەرێم بە ڕێژەی لە 100 ئەوە ژوای کردووە خواست لەسەر خۆراک زیاد بێت و کاریگەری کردوتە سەر بەرزبوونەوەی نرخەکانیان بە جۆرێک بەراورد بە مانگی ڕابردوو نرخی هەندێک خۆراک لە ئێستادا دوو هێندە بەرز بۆتەوە. شتومەک لە بواری خواردن و خواردنەوە زۆر یعنی ئەگەرین بکرێت ئاستەکەی بەرزە بە بەراوردکردن بۆ بوارەکانی تر بۆیە بەتەکید زانستی ئابووری پشتگیری لەواکە لەبەر ئەوەی خواستەکە بەردەوامە خواستەکە ڕۆژانەیە خەڵک داوایەکە بۆیە ئەو سعرە ئەو شمەکە ئەو هینا ئەو کاڵایە نرخی هەر لە ئاستی بەرز ئەمێنێ لەبەرەوەی خەڵکێکی زۆر داوایەکە. لە چەند مانگی ڕابردوودا بەهۆی ئەوەی بەرهەمی خۆماڵی لە میوە و سەوزە لە بەشێک لە ناوچەکانی هەرێم بەرهەم دەهێنران نرخی خۆراک تا ڕادەیەک دابەزی بوو بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی ستان و کەمبوونەوەی بەرهەمی خۆماڵی زۆرێک لە خۆراکان لە وڵاتانی دراوسیەوە دەهێنرێن و ئەمەش بە نرخێکی زۆر لەسەر هاوڵاتیان دەکەوێت. زۆربەی شتەکانی کاڵەکان کە لێران و دێن هینی گومرکی لەسرە مەسەلە ئەوەیە شتە ناوخۆیەکانمان کەمە ینی هەر ئەو تەماتێک کە تۆ ئێستای بینی لوێ لە ئێرانەوە دێ گومرکێک دێت باجی گرانی و نەبوونی و هەر شتێکی ئەو شتومەکانەکە ئێمەی دێ. هەرچەندە ماوەی زیاتر لە ساڵێکە بەهۆی قەیرانی دارایی و شەڕەوە جوڵەی بازرگانی و هاوردەکردنی کاڵا بۆ هەرێم کەمی کردووە بەڵام بەپێی ئامارەکان بە پێچوانە و هاوردەکردنی خواردەمەنی زیادی کردو و چاڕوان دەکرێت ئەم ساڵ زیاتر لە 20 ملیار دۆلار بۆ هاوردەکردنی خۆراک خەرج بکرێت. ئەم قەیرانی داراییە کە دروست بووە ئەگەڕێتەوە بۆ دابەزینی نرخی نەوت کە لە جیهانە نرخی نەوت دابەزیوە بە عەکسەوە هەموو کاڵاکان لە جیهانە هەمووی هەرزان بووە وە کاڵان ئەگەر باراورد بکەین لەگەڵ ساڵانی پێشوە کاڵەکان بە عامەتەن هەمووی هەرزان بووە بەس ئەوەیە کە ئەم قەیرانە موچەخۆران ئەو معاشێکیانە وەری ناگرن ماگانە ئەو بۆتە هۆی ئەوەی کە بڵێن شت گرانێ. قەیرانی دارایی و دواکەوتنی موچەی فەرمانبەران بەردەوامە و نرخی خواردەمەنەکانیش لە بەرزبوونەوەدایە بەهۆی کەمی بەرهەمی ناوخۆیشەوە هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری پێداویستەکانی ناوخۆ بە تایبەتی خۆراک لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکات.